ئەمەش ڕۆڵی ئەم وڵاتین مافی خۆمانمان هەیە کە ئەبێ بۆمان جێبەجێ بکەن و لە لایەکی شەو کێشانەی کە داخلیەکانمان هەیەە بۆ نمونە ئاوی گەرم و کارەبایان کە نیانە و هەنێک کێشەی تریش معنا چییە؟ ئەو برەپارەی کە پێدرێ بە خوێندگار هەریک نەبێجێ ئەوەگرێکەوە کرێک تەکسیەکەی کە مانگەکە پێڕوە ئێمە کە دەرەمانەمان لێ براوە مافێکی خۆمانە پاش ساڵە لێمان بڕاو ئێمە بێدەنگوین لەو مافەی خۆمان تا ئێستا بەڵام لەمە دو پێمان قبوڵ ناکرێت کە بەناوی خوێندکارانە ئەو بچینەمە لێمان براوە بۆ خۆیان وە گیرفانی خۆیان بڕوە ئەوەدا تەنگەر و لە مەرزەکان هەنەمویەکی پارەی بۆ خۆیان ڕوە خوێندکاری داما و چی لێکی لە دەسە کە ئینی ئەمان ببڕن دەرماڵ ئێمان ببڕێ و بڕۆ بۆ باخەکەن وڵا زۆر ئەتوانێت هاوکاری بێت تەلەبەی وا هەیە تەنها لەبەر ئەوەی کە پارەی بێنە ناچارە جلی هاوڕەکانی بشوایان هەموو ئیشەکانی ژوورەکە بکە ئەو دەرماڵی زۆر زۆر باشە تاوێت بۆ تەلەبەی داخلی ئامانجمان داواکردنی ماف نییە ئامانجمان سندنی مافەکانمانە چکە ئەمە مافێکی یاسایی خۆمانە کە چەندین ساڵە هەڵبەسێرەوە ئێمە ئەمانەیە سندنی مافەکان بگەین بە کەلتور لەمە دووە چینی مامۆستایان کاسبکاران هێزەکانی ئاسایش کرێکاران وەکو ئێمە بتوانن داوای مافەکانی خۆیان بکەن دەرەوەی لەرەی بینە خوێندکارێک بەر گازی فرمێسک ڕێژ کەوتووە و ئەمە ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتین تۆ لێسا دۆخی چۆنە دواوی بەر گازی فرمێسک ڕێژ کەوتی وای دۆخم زۆر زۆر خراپە جێژم لە شوێنی خۆم گوت حکومەتەکەمانە کۆیلە ئەمە هەر ئەمانە هەر خەتای ئەمانە ئەم کۆیلانە پێگەشتی ئەگەر ئەمانە پارێزگەران لێنس نەکەن و ئەمانە نەکەن ناتوانە بەرچاو عتر كاس عتري فيه عتر رمنا بكاس الراس ئەوەی دەبینی خوێندکاران بەرگازی خوێندکارانی هاوڕێ هەوڵەدەن هاوکاری بکەن و بۆی دۆخی تەندروستی باشتر ببێ لێرەدا چەندین خوێندکار بەرگازی فرمێسک ڕێژ کەوتون لە چەندین شوێن تەلەبە و ئەو خوێندکارانەی لە شوێنی جیاواز کەوتون بەهۆی بەرکەوتن لێرە خوێندکارێکی کچ دەبینرێت بەرگازی فرمێسک ڕێژ کەوتۆ دۆخی تەندروستی تێکچووە هاوڕەکانی هەوڵەدەن هاوکاری بن خاتون بيبان برسي بركة